ئێمەی کورد پێمان وایە یعنی ئەنفال و چیمیاباران و کۆمەڵکوژی گوزەشت تەواو بوو کۆتایی هاتووە، بەڵام ئەمە دیدێکی هەڵەیە دەبێت کورد خۆی ئامادەکە چکە لە بەردەم چەندین هەڕەشەی داگیرکاری و کۆمەڵکوژیایە. بۆ نمونە لە ئێستادا پرۆسەی بە عەرەبکردن لە ناوچەکانی کەرکووک و دووسخورمات و خانەقین و دبس و شنگال و مەخمور بەردەوامە. هەروەها لەگەڵەوە ئێستاکە هەڕەشەی تورکیامان لەسرە بە سەدان گوندتای ساکە چۆڵ کراوە، ڕۆڵەکانمان دەبنە قوربانی وەکو نمونەی ئەوەی دوێنێ ناوچەی ڕاپەڕین و ڕانێ کە هاوڵاتی سیڤڵن و بنە قوربانی کۆمەڵکوژی یعنی چییە؟ گوند چۆڵەکرێ، ڕەز و باخی تاڵانەکرێ و دەسووتێنێ، خاکەکەی داگیرەکرێ، بە تۆپ و تیارە لێی دەدرێ. بەڵێ ئێمە لە بەردەم چەندین جۆر کۆمەڵکوژی نوێین. ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد و حکوومەتی هەرێم وە بە پەیوەندیکردن بە ڕێکخراوە جیهانیەکانەوە فریای خۆمان نەکەوین، چەندین جۆر هەڕەشەی سەر لەسەر هەرێمی کوردستانە و بەداخەوە سەرڕای بوونی ڕێکخراوە جیهانیەکان نەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستاکە هێرشێکی بەرنامە بۆ داڕێژراو هەیە لە چەندین لاوە بۆ ئەوەی کورد لە قاڵە بدەن و زیاتر خاکمان داگیر بکەوە، زیاتر ڕۆڵەکانمان کۆمەڵکوژ بکرێت. بێگومانەوەی دەوڵەتی تورکێکا لە دەرەوەی یاسا، لە دەرەوەی یاسانی و دەوڵەتەکانە، لە دەرەوەی یاسای عورفی نێوان سنوورەکانی وڵاتی عێراق و وڵاتی تورکیایە، ئەوەی ئەوان دەیکەن جۆرێکە لە داگیرکاری و جۆرێکە لە کۆمەڵکوژی و جۆرێکە لە قڕکردنی کورد، یعنی لەژێر ناوی پەکەکە ئێستاکە سەدان گوند چۆڵ بووە، دەیان کیلۆمەتر لە خاچی هەرێمی کوردستان باشوور ئێستا لەژێر دەستی سوپای تورکیایە و ژیان لەو ناوچانە نەماوە. بۆیە ئەمە هەڕەشەیەکی جددی هەمەلایەنە بۆ سەر ئینسان، بۆ سەر خاک، بۆ سەر مان و نەمان و ژیانمان. بۆیە لێرەوە دەبێت حکوومەتی هەرێم و دام و دەستگاکان و هێز سیاسەکان دەبێت فریای ئەوە بکەون، چکە تا ئەمە چێرفی ئەم پەلاماردانانە زیاتر بن، کاریگەریەکەی زیاترە بێت لەسەر ژیان و گوزەران و ئێستا و ئایندەی خەڵکی کوردستان و قەوارەکەمان. مەخۆم قەناعەتم وایە بابەت پەکەکە نییە. هەموو وڵاتە داگیرکەرەکان کە تەماحیان لە کوردستانە هەر یەکێکیان پاساوێکە دۆزنەوە، بەڵام ئامانجی سەرەکییان داگیرکاریە و ئێستا لێرە 30 ساڵە قەوارەیەکمان هەیە. بۆیە دەیانەوێت لەژێر ناوی پەلاماردانی پەکەکە زیان بم قەوارێ بمێنەوە، نێڵن کورد لەمە زیاتر هەنگاو بنا بۆ بەدەستێنانی مافەکانی، جگە لە پاسا و هیچی تر نییە.